لیاریەکانی هەفتەی پێنجەمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان و لە سنووری پارێزگای هەولێر دوو یاری ئەنجام دران. تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای خۆی لە هەولێر میوانداری هەندرێنی پێشەنجی کرد. لە خولەکیدا باڤێل عەبدوستار توانی گۆڵ یەکەم بە شێوازێکی جوان بۆ هەندرێن تۆمار بکات. هێرشەکانی شینپۆشانی میوان بەردەوامی هەبوو. ئەم جارە باڤێل ئەسیستێکی بۆ دیار محەممەدی گۆڵکار کرد و ئەویش ئەنجامەکەی لە بەرژەوەندی هەندرێن دوو هێندە لێ کرد. دیار لە خولەکی 42 توانی گۆڵی دووەمی خۆی و سێمیش بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن تۆمار بکات. نیوەی دوم دەستی پێکرد. تازە پێگەیشتوانی هەندرێن لە هەڕەشەکانی بۆ گۆڵ بەردەوامی هەبوو. لە خولەکی هەفتە هەڤاڵ دڵسۆز بە بەرزکردنەوەیەکی نایەبی هاوڕێ ئیبراهیم گۆڵی چوارەمی بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن زیاد کرد. دوای تەنها 4 خولەک دووبارە بە ئەسیستی هاوڕێ دیار محەممەد هاتریکی خۆی لە یاریەکە هاوشێوەی دوو یاری سەرەتای نووسیەوە و کۆی گۆڵەکانی خۆی لە خولەکە بۆ 10 گۆڵ بەرز کردەوە و گۆڵی پێنجەم یانەکەشی لە یاریەکە تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە بە کۆتا هات. دەستخۆش لە کەناڵەکەتان دەکەم، هیوادارم هەموو دەستگایەکانەوە بێن گرنج بە یاریەکانمان بدەن. دەستخۆشی لە کامێرەمانش دەکەم، زۆر لە گەرماماندی بەڕاستی. دەستخۆش لە کاپتن فەتحی و کاپتن بژارش دەکەین بەڕاستی و ما زۆر لە گەرماماندینە. لەگەر هاوڕێکام سوپاسیان دەکەم بەڕاستی بە یەکدەستی گەیشتینە ئەو قۆناغا. ئینشاڵڵا ئامانجمان برنەوەی خولی کوردستانە. ئەمڕۆ توانیمان لە ناو مەلعەبی هەولێر یاخود ساحەی هەولێر لە یاریەکە ببینەوە بە 5 گۆڵ بەرامبەر بە 0 یاریەکە ببینەوە. هەروەها زۆر سوپاسی دایک و باوم دەکەم کە پشگیریم دەکەن و بۆ ئەوەی بگەم بە ئامانجم و هەروەها سوپاسی کاپتن بژار و کاپتن فەتحی دەکەین و کە لەگەڵمان بەردەوام بوونەوە بە هەموو شێوەیەک بە تەمرینەکانمان و هەروەها سوپاسی کەناڵەکانتان دەکەم و بەڕاستی ئێوەشماندینە زۆر سوپاس. لە یاریەکی دیکە لە پیرمام ئارەڕات و هەولێر بە گۆڵێک بۆ هەلایەکان یەکسان بوون. بەم شێوەیە دوای تێپەڕبوونی 5 هەفتە بەسەر یاریەکان هەندرێن بووە خاوەنی 13 خاڵ و بە پێشەنجی گەیشتە قۆناغی کۆتایی. هەولێریش بە 8 خاڵ دووەمە و پێشمەرگەی هەولێریش بە 6 خاڵ سێمە. هەردوویانە لە کۆتا هەفتە جەنگی بلیتی دووەمی گەیشتن بە قۆناغی کۆتایی دەکەن. ئارەڕاتیش خاوەنی تەنها خاڵێکە و کۆتا یاری خۆی بە ئاسوودەی ئەنجام دەدات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.